من بە پرسیارێک دەست پێ بکەم سەبارەت بە حیزبی کارگەری و کۆمونیستی. حیزبی کارگەری لە قۆناغی پاش مانیفێست تا کۆمەڵی ئینتەرناسیۆنالی کارگەران و کۆمۆنە چۆن دەرکەوت و چه ئاڵوگۆڕێکی بەسەرا هاتوو، سۆشیال دیموکراسی کە لە دوای کۆمۆنە دەرکەوت چۆن بنەماکانی ئینتەرناسیۆنالیزمی کارگەری گۆڕی. زۆر سپاس. حتما وەکو لە جاری پێشوشا باسمان کرد، ئەم باسی ئێمە سەبارەت بە مێژوو و واقعیەتەکانی ئێستای مەسەلەی حیزبی کرێکاران، حیزبی چینی کرێکار گرنگیەکی هەیە بۆ ئێمە لە ناسینی مێژووی ئەم چینە. هەر چۆن بۆ نمونە تۆ ئەگەر سیرکەی بتەوێ بزانی کە مێژووی ئۆرگانیزمە زیندوەکانی تری وەکو ئینسان، حیوانەکان ئەوانە چییە، ئەبێ بڕۆی لە مێژووی گەشەکردنەکەی بکۆڵیتەوە، لە ئەو ئاڵوگۆڕانە کە بەسەر ئەم ئۆرگانیزما هاتووە بکۆڵیتەوە. بۆ کۆمەلگاش هەروایە، ئێمە وەکو چینێک کە زیاتر لە 200 ساڵە تەمەنمانە لە نیزامی سەرمایەداریە وەکو چینی کرێکار، بۆ ئەوی کە بزانین ئەو وەسایلانەی کە بەکارمان هێناوە بۆ گۆڕینی ئەم نیزامە چییە، بزانین ئەو ئۆرگانیزمانەی کە ئەم چینە بەکاری هێناوە بۆ گۆڕینی کۆمەلگا وەکو بەشێک لە چالاکیەکانی خۆی لەناو ئەم سیستمە، پێویستە ئێمە بڕۆین ئەم مێژووە سیرکەین و مێژووی گەشەکردنی ئەم چینە سیرکەین، ئەو گرێگۆڵانە بدۆزینەوە کە لە ئەنجامی کاری ئەم چینە بۆ گۆڕینی ئەم کۆمەلگایە ڕوبەڕووی بۆتەوە. یەکێ لە وەسایلانەی کە ئەم ویستێتی ئەم کۆمەلگای پێبگۆڕە حیزبە. بۆیە هەر لە سەرەتاوە کاتێک کە وەکو چینێک ڕوبەڕووی سیستمی سەرمایەداریە بێتەوە، وەکو چینێک کە کراوە بە کۆیلەی کاری کرێگرتە و لەژێر دەستی ڕەحمی سەرمایە و کەڵەکەی سەرمایە ژیانیە چێتە پێشەوە، مقاومە لە لای دروستە بێت، لەبەرەوەی کە هەرچی کەڵەکەی سەرمایە زیاتر بێت، هەرچی دەسەڵاتی سەرمایە زیات بێ، هەرچەند زیاتر بەرهەم بێنێ، ئەم لەژێر فشارێکی زیاتر ئابێ بۆ بەرهەمهێنان، بۆ سەعاتی کارکردن، بۆ هەموو ئەم شتانە. و ئەمە وەکو چینێک ڕوبەڕوویەوە کە پێویستەکان مقاومەت کە، یعنی ئەم کارەی کە دەستی یاوەتێ دروستکردنی ڕێکخراو بە معنای کۆکردنەوەی ئەم هێزەیە بۆ گۆڕینی ئەم وەزعەتەی خۆی. لە سەرەتاوە طبعاً ئەمە لە شکلی گروپە بچووکەکانە دروستە بوو، هەر چۆن ئەبینین دەورەی لە سەدەی 19 لە ناوەڕاستی سەدەی 19 بە تایبەت کە ئەمانە ئەچێتە ئاستی لە کاتێکا شۆڕش دیموکراتیەکان لە ئەوروپایە لە دژی پاشایەتی و لە دژی دەسەڵاتی ڕەها و لە جیوانە وجودیە بێ بۆرژوازی بەشداری تیاکە، کرێکارانی ژۆکو چینە کە لەوێ دروست بوون بەشداری تیاکەن. لەم شۆڕشانە کرێکاران هەستەکەن کە پێویستیان بەوەیە کە هەرچی زیاتر لە ئاستی گروپی تاکو و تەرا و لێرە و لەوێ بڕۆنە پێشەوە، بۆی پێویستیان بە وەکو چینێک خۆیان ڕێخن، چونکە لە ئەنجامی شۆڕشەکانە بۆیان دەرەکەوێت ئەگەر وەکو چینە سربەخۆنە بن، ڕێکخراویان نەبێت، ناتوانن هیچ دەستکەوتێکیان بێ بن بە لەشکری ڕەشی بۆرژوازی و وەزەی ئەوان لە شوێنی خۆیمێنێ. بۆیە سەرەتاکانی دروستبوونی ڕێکخراوی کۆمۆنیستی، ڕێکخراوی ئەنارکیستی، ڕێکخراوی سەندیکالیستی، سەندیکاکان دروستە بێت و یەکێک لەو ڕێکخراوانەی کە ئەوێت هەموو ئەم هێزانە کۆبکاتەوە بیکابەیەک ئەنتەرناسیۆنالە، کە پێشتر حتمەن لە بازیە شوێنە حیزبی کۆمۆنیست هەبووە کە مانیفێستی بۆ نووسراوە، گروپی جۆراوجۆری تر هەبووە، بەڵام لە ساڵەکانی 1864 لەو کاتانەوە ئەم ئەنتەرناسیۆنالە هەستەکە کە پێویستە ئەم شۆڕشە سەراسەریانەی چینی کرێکار کە لە ئەوروپا گوزەرێ ئەبێت چینی کرێکار ئامادە بێ بووی. یەکێ لەو ئامادەیانی کە بتوانێت بیکە مەسەلەی ڕێکخراوبوونێتی، بۆیە لە ئەنتەرناسیۆنالی یەکەمە بنەماکانی ئەم ڕێکخراوبوونە دامەزرێ. کەواتە کاتێک کە باز لە ڕێکخراوبوون یان باسی لە حیزبەکەین، سەرەتا باز لە دروستکردنی ڕێکخراوێک بۆ کە هەموو ئەم چینە بگرێتە خۆی، بریتی نییە بۆ لە گروپێکی کە بیرروباوەڕێکی جیاوازیان هەبێ، یان بۆ نمونە بەرنامەیەکیان نووسی بێ شتێکیان نووسی بێت، تەنها ئەم گروپە بێن حیزبێک بۆ خۆیان دروستکەن، وەکو لە دواترا باسیەکەین ئەو ئاڵگۆڕانە چی بوو بەسەراهات. بۆیە گەر سەیری ئەو چوارخاڵەی ئەنتەرناسیۆنالکەین کە دایناوە بۆی کە ئەم ڕێکخراوە ئەم حیزبە ئەبێت چی بێ، باز لەوا کە چینی کرێکار بە دەستی خۆی ڕزگاریە بێ.
لەواکە کە کرێکاران هیچ کۆمەلگایەک دروست ناکەن کە ئیمتیازاتی چینایەتی جارێکتر دروست کاتەوە چینەکان دروست کاتەوە بەڵکو ئەوانیانەوێت کۆمەلگای چینایەتی کۆتایی پێبێنن. خاڵێکی تری لەسەرەوەیە کە هەموو وەسیلەکانی سیاسی کە بەدەستی چینی کرێکارەوە لەوەش ئەم حیزبە ئەم ڕێکخراو بوونە هەمووی ئامرازن بۆ ڕزگاری ئابووری بۆ ئەم چینە لە دەست سیستمی سەرمایه‌داری نەجاتی بێ و دواتریش باز لەواکە کابێ پەرشوبڵاوی نەهێڵێ لە ڕیزەکانیان بزوتنەوە و هەمووی بکرێ بە یەک حیزبی سەراسەری و یەک ڕێکخراوی سەراسەری ئینتەرناسیۆنالی. حتمما ئەم فکرەیە لە دوای لە کاتی کۆمۆنەیە کاتێکە لە نەتیجەی ئەم 50 ساڵەی شۆڕشی بەردەوام لە ئەوروپایە گەیشتە ئەو ئاستەی کە چینی کرێکار لە کۆمەنا خۆی شۆڕشی کرد بەسەر بۆرژوازیە وەچوو دەسەڵاتی گرت. لەم دەسەڵات گرتنە نەتیجەی لێگانەوە و تەجروبە عملیەی ئەم پراتیکی ئەم چینە بەوە گەیشتن کە کاتێککە تۆ شەڕ لەسەر دەسەڵاتەکەی بێ حیزبێکی ڕێکخرا و منسەجمت هەبێ ئەبێت ئەم چینەت لە ئاسێکی باڵایە بۆ دەسەڵات ئامادە کرد بێت ڕێکخراو کردبێت بۆیە ئینتەرناسیۆنال لە دوای کۆمۆناگا بۆ نەتیجەی کابێت حیزبە کرێکاریەکانە بێ بە استراتیژی ئینتەرناسیۆنال و استراتیژی بزوتنەوەی کرێکاری کابێ حیزبە جەماوەری کرێکاریەکان دروست کرێ هەر لەسەر هەمان ئەساسی ئینتەرناسیۆنال بەڵام چەند خاڵێکی تر لە سەبارەت بەمە زیاد دەکرێیان ڕۆشنترەکرێتەوە سەبارەت بە حیزب بە تایبەت باز لەوا کرێکابێت چۆن چینە دەسەڵاتدارەکان بە سەرمایه‌دارەکان و خاوەنزەویەکان کە لەو کاتە هەردوو لایەن دەسەڵاتدار بوون بەرامبەر بەم چینە پێویستەکە کرێکاران خۆیان وەکو چینێک بەرامبەر بەمانە ڕێخن وەکو حیزبێک بەرامبەر بەمانە ڕێخن. دواتر باز لەواکە کە بۆ زەمانەتکردنیەوەی کە تۆ بتوانیت سەرکەوتنی یەجگاری شۆڕش بەدەستبێنی پێویستت بەوەیە کە بۆ نمونە ئەم حیزبەت بەدەسەوە بێ بتوانی ئەم کۆمەلگایە بە تەواوەتی بگۆڕی ینی لێرە لە کۆمۆنایە دەرەکەوێت کە تۆ پێویستەکە دەوڵەت بگۆڕی پێویستەکە ئەو وەسایلانەی کە بەڕێوەبردنی لەباری بیروکراتی و لەباری سەربازی و لەباری ئەمانەوە بۆرژوازی بەدەستیەوە گرتو بۆ کۆنتڕۆلکردنی دەسەڵاتی سیاسی تۆ لە کۆمۆنەوە فێر بووین کابێ ئەمانە بگۆڕی وابێ وەسایل خۆمان بێنینە پێشەوە بۆیە باس لەوە کراکە بۆ نمونە دەستگرتن بەسەر دەسەڵاتی سیاسیە ئەرکێکی گرنگە وامەیەکێک لەو نیشانەیەکە حیزب بێ بیکە. ئەم حتمما ئەم بنەمایانە یان ئەم تەجروبانەی چینی کرێکار بەرەبەرە بوو بە مەسایلێکی جددی کە لە حتا دوای شکستی کۆمۆنە ضرورەتی ئەمە زیاتر دەرکەوت کە چۆن ئامادەی حتا مارکس پێش کۆمۆنش ئەم ئاگاداریەیە کە چینی کرێکارە بێ ئامادە بێ کاتێ دەسەدا بۆ شۆڕش یعنی تۆ لە ئاستێکایی کە ئەتوانی جێگە بە بۆرژوازی نەک لە تەنها دەسەڵاتە سیاسیەکەی نەک تەنها جێیشەکەی بڵین دەرکەیتوانە بتوانی ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی ڕێک خەیتەوە توانی کۆمەلگا لەسەر ئەساسی دەسەڵاتێکی نوێ کە کرێکاران خۆیانن لە خوارەوە لەسەر ئەساسی خۆیان ڕێک خەنەوە بۆیە مەسلەی حیزب جارێکتر بوو بە مەسلەیەکی ضروری و پێیان لەسەرداگرتەوە کابێ یەکێک لە ئامادەیەکانی ئەم چینە مەسلەی حیزب یەکێکی تریان مەسلەی سندیکاکانە بۆ پەیوەندی نێوان حیزب و سندیکا لەوێ لە ئینتەرناسیۆناڵە زۆر باسەکرێ باسی ئەوە کرێ کە چۆن ئەمانە هەمووی وەسایلی جۆراوجۆری ئەم چینەن بۆ خۆ ڕێکخراوکردن و بۆ گرتنی دەسەڵات بۆ کۆتایی هێنان بە سیستمی سەرمایه‌داری و ڕێخستنی کۆمەلگای ئایندە ڕێخستنی کۆمەلگای کۆمۆنیستی بۆیە لێرابینی پەیوەندیەکی زۆر پتە و لە بینی سندیکاکان و حیزبە کرێکاریەکانە دروستە بێ حیزبە کرێکاریەکان کە دروستە بن حیزبێکی جەماوەریە بن حتا لە ئینتەرناسیۆنالی دووشە کە دروستە بێ هەر ئەم بنەمایانەی هەیە کاتێ ئەنگلس یان کۆمۆنیستەکانی تر هەوڵێن لەگەڵ فابیەکان لەگەڵ ئەوانەی کە فابیەکان کە لە بەریتانیا بوون یان ئیمکانگەراکان کە لە فەرەنسا بوون لەگەڵ ئەمانە کە هەمووی بێنە ناو ئینتەرناسیۆنالەوە و هیچ ڕێگریەک بۆ ئەوە دانانرێکە بۆ نمونە حیزبە کرێکاریەکان سندیکا کرێکاریەکان بەشداری بکەن لەم ئینتەرناسیۆنالە بۆیە لێرەوە مارکس یان ئەنگلس لەوێکە لە بەرنامە حتا مخالفە بن بە مەجموعەیەک لە بەرنامانەی کە هێنراوە تەسیراتی لا ساڵیەکان وانە کە لە ئەڵمانە زۆر بەقوت بوون ئەڵێ هەنگاوێکی عملی زۆر گرنگترە لە دەرزەنێ لەو بەرنامانە
لەبەرەوەی کە تۆ هەدەفەکەت ئەوەیە کە ئەم حیزبە ببێت بە ئەوەی کە سەرجەم ئەم پراکتیکە کۆکاتەوە ئەم چینە کۆکاتەوە ئامادەیکەوە بیباتە پێشەوە بۆی کە بتوانێت دەسەڵات بگرێت بتوانێت خۆی حازرکا بۆ ڕوبەڕووبوونی دەسەڵاتی بۆرژوازی ڕوئەیە لێرەیە ببەخشە ئاسۆ لێرەیە سۆشیال دیموکراسی دێ وەکتۆ باسیەکەی لە کتێبەکەتا بنەمای ئەنتەرناسیۆنالیزمی کارگەریە گۆڕم پێم خۆشە لەسەرم خاڵە قسە بکەی لێرەیە ئەم ئاڵوگۆڕە چۆن ڕوویدا چۆن پێگێت بێگومان چینی کرێکار کاتێک کە خەریکی خەباتە لەم خەباتەیە بۆی دەرەکەوێت کە ئەم وەسایلانە چەند بە کەڵکیە چۆنە چێتە پێشەوە و لەگەڵ لە کاتێک کە ئەما بێ لە بنەمایەکی سەرکاغز دەرەچێت لەوەی کە بەرنامەیەک بێت دانرابێت و لە سەرکاغز ئەبێ بە پراتیکی ملیۆنەها ئینسان کاتێکە ئەبینین حیزبە سۆشیال دیموکراتەکان گەشاکەن بۆ نمونە لە ئەڵمانیا لە ساسی 5 کورسەکانی پەرلەمان بەدەسێنن کە ینی مەلایەن دەنگدەریانە بێت لە سوید و لە فنلەند و لەم شوێنانەی تریش هەروە لە نەمسا لە ئەوروپایە ئەم گەشەکردنە بەرفراوانەی سۆشیال دیموکراتی حیزبە سۆشیال دیموکراتەکان و ئەنتەرناسیۆنالی دوو لەگەڵ ئەم حیزبانە لە ئەچنە مەیدانی خەباتی سیاسیەوە و لەگەڵ بۆرژوازیە لەسەر هەموو مەسایلەکان لە مەسلەی کرێوە بگرە تا مەسایلە سیاسیەکان تا مەسلەی دەنگان لەسەر دەنگانی گشتی لەسەر هەموو ئەمانە ململانیە بێ لەم ململانیانە کە ئەفکارەکان و بیرروبۆچوونەکان یەنە پێشەوە لەسەرەوەی کە چۆن ئەماڵ و گۆڕانە بکەین لە کاتێکە ینی چینی کرێکار ئەم خەسڵەت دیالکتیکەی هەیە لە کاتێکە لە ئاستی ئاسۆیە بە تەواوەتی بەرفراوانە بێت هێزێکی ملیۆنیەتە پشتسەری کاری زۆرەکە دەنگە هێنێ لە پەرلەمانە یان سندیکای گەورەیە بێ مانگرتنی گەورە بەڕێخە ئەوە قسە لەسەرەوەی کە چیەکەی لەم دەسەڵاتە چیەکەی لەم هێزەی کە کۆت کردوێتەوە پەرلەمان ئەبێ بە شوێنێک کە ئەم هێزە مەحدوو دەکاتەوە لەوەی کە تۆ بتوانی ئاڵوگۆڕ لە دەسەڵاتها بکەیت و هاوکات تەسیراتی ئەوەی کە چینی کرێکار هێشتا لە دەورەیەکی تازە گەشەکردنی خۆیاتی سەرەتایی خۆیاتی هێشتا تەجروبەی سیاسی کەمە لەگەڵ دەسەڵاتی پەرلەمانی بۆرژوازیە لەگەڵ ئەفکاری لیبرالیزم کە لەو کاتا زاڵە بێ لەگەڵ ناسیۆنالیزما کە لەو کاتا هێشتا لە شەڕەکانی ئەوروپا بینی فەڕەنسا و ئەڵمان و وڵاتەکانی ترا مەسایل هەیە و کێشمە کێش هەیە و دواتر ئەمە لە ئاستی جیهانی ئەم ململانیە گەورا بێتەوە بێ بە شەڕێکی جیهانی ئەمانە هەمووی مەسایلێکی سیاسی و مەسایلێکی فکری و مەسایلێکی خەباتکارانی ڕۆژانە بێت کە ڕوبەڕووی سۆشیال دیموکراتێکی تازە گەشە کردووە بێتەوە ڕوبەڕووی چینی کرێکارێکی تازە گەشە کردووە بێتەوە لەگەڵ سەرمایەداریە ئایندەی ئەم خەباتە بۆ چۆڕە مەسایلێکی زۆر گەورەیەتە پێشەوە کە تەسیراتی ریفۆرمیزم تەسیراتی ئۆپۆرتۆنیزم تەسیراتی ناسیۆنالیزم کە هەمووەمانە بۆ نمونە کەسانی وەکو ئەنگڵز ئیشارەی پێکەن ڕۆزا لوکسۆمبۆرگ لێنین ئیشارەی پێکەن ئەمانە هەمووی تەسیر دانێ لەسەر سۆشیال دیموکراتی بە تایبەت شەڕی جیهانی کە چینی کرێکارەکە بە خاتە بەرامبەر بە یەک لە وڵاتەکانە ئەمە بناغەیەکی ئەساسی کە ئەنتەرناسیۆنال هەموو کرێکارانی کۆکرد بۆ بە جیا لە نەتەوە و شتەکانیان ئەم شەڕە بۆرژوازیە و ئەم ململانیە بۆرژوازیە ئەم بناغەیە هەڵ ئەتەکێنێ و بۆیە لە ناو ئەنتەرناسیۆنالی دووەمیشە بەشێک لە ئەو هێزانەی کە بۆ نمونە زیاتر تەمایلیان بۆ هەیە کە خەباتی چینی کرێکار تەنها لە چوارچێوەی پەرلەمانە بمێنێتەوە و لە سیاساکانی ئەوان دەرنەچێ لە ئەوە بێت کە لە پەرلەمانی ئەڵمانیا لە مانگی هەشتا دەنگێن ئەو بەشێک لە سۆشیال دیموکراتەکان دەنگێن بە شەڕی جیهانی و ئەچنە پشتسەری دەوڵەتی ئەڵمانیا بەڵام لە بەرامبەری شاتەبعان بە پێی ئەو تەجروبانەی کە خەباتی چینایەتی هێناوێتی حتا لە پێش شەڕی جیهانیە سۆشیال دیموکراتی ئەم کێشەی لەگەڵ ئۆپۆرتۆنیزم و لەگەڵ مانەوە لە چوارچێوەی پەرلەمانیا ئەبێت تەجروبەی شوراکان لە سۆڤێت لە رووسایەتە پێشەوە لە 1905 ڕێگەیەکی ترمان پیشانەیە کە چینی کرێکار ئەتوانێت ڕێگەی تری هەبێ بۆی کە خەباتەکەی بەرێتە پێش ئیجازەم بدە لێرەیە با من قەتعیکەم چووکە من وازانم ئەو تەجروبەی کاڵی لە سۆڤێتە لە 1950 بۆ سۆڤێتەکان هەتا لەباری دیموکراسی و لەباری
کاری ناخۆی خۆیانەوە بە ئەندازەی کۆمۆنەکانیش کۆمۆنی پاریس و ئەوانە دیموکراتی نەبوو، یانی تەجروبەیە زۆر تازە نەبوو، بڵین زۆر تازە بێ، بەڵام دروستەکە لەو حاڵ و کاتەیە کە ئەو بڵین پەرلەمانتاریزمە خەریک و باڵێکێشە، ئەمە نمونەیەکی تۆزێک تایبەت و ناسازگار بوو لەگەڵ ئەو ڕەوتە گشتیا کە سۆشیال دیموکراسی گرتە بووی. من دیارە ڕاستەکەی بێ نە لێرە نە لەم قسانەی تۆ کردت نە لە کتێبەکەشا من وەڵامی ئەو پرسیارەم وەرنەگرتەوە. ئەم تەحەولە چۆن ڕوویە؟ باسی دوالیزمی شۆڕش و ڕیفۆرمەکەیت، باسی ئەوەکەی کە فرسەتێک هاتە پێشەوە کە ئەمە بێ، بەڵام دیارە ئەمانە وەکو هەڵەیەکی ئاسایی قسەی لێکرێ کە هاتووە. من دیارە باسەکە زۆرتر بەنسبەت منەوە ئەوەیە چۆنی ئەم هەڵەیە نەکرێ، بەڵام بەگشتی لەسەر ئەم بەشیان من سێ سەرنجم هەیە کە من کە بە وردیە و بینانم خوێنەوە. سەرنجی یەکەمیان لەسەر ئەوەیە کە تۆ لە لای تۆ وایە حیزب لە ڕوانگەی مارکسەوە یاخودەوە دیارە تەسویری خۆشتە و پێت وایە مارکس و ئەنگلسیش لەگەڵ تۆیە موافقن لەم بابەتەوە لە سەرەتاوە حیزبێتی کۆمونیستیە، حیزبێتی سۆشیالیستی و هەر حیزبێتی کارگەری یەک شت بووە. حیزبی سۆشیال حیزبی هەموو کرێکارانە، حیزبی تەنها بەشی سۆشیالیستی چینەکە نییە. بەڵام من وا ئەزانم ئەو فەقەرەی کە لە مانیفێستا هاتووە زۆر بە ڕۆشنی دەستنیشانی ئەوەی کردووە کە ئەڵێ ئەم حیزبە لە بەرامبەر حیزبەکانی ترا پێک نهاتوە، لە دژی ئەوانی کە دروست نەبووە. ئەمە ڕاستە، بەڵام هەر خۆی ئەمە یعنی پلورالیزمێک لە ناو حیزبیەتی چینی کارگەرە، یعنی حیزبیەتی چینی کارگەر تەنها یەک حیزب نییە کە سۆشیالیستەکان بێ، ئەحزابی تریش ئەکرێ هەبێت و ئەوانە کە سۆشیالیزمین. دووەم شت ئەوەیە کە هاتۆزە لە خوارترەوە دێت باسیەوەکە ئەڵێ بەڵام کۆمونیستەکان بەم شتانە جیا ئەکرێنەوە لە حیزب، یعنی دیارە حیزبێکی جیاوازینەکە وە خودی مانیفێستیش ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە، ناوی مانیفێستی حیزبی کارگەران نییە. ئەمە یەک. دووەم شت سەبارەت بەو مۆدێلەکە باسێکی توانە و مۆدێلی کە ئێستا تۆ پێت وایە کە ئەم مۆدێلە بێ ئێمە بۆی بگەڕێینەوە. ئەم مۆدێلەمان ئێمە هەبووە، بەڵام لە ئەم مۆدێلەش نەیتوانی بەرگە بگرێ و ئەم مۆدێلەش لە پەرە و پێشچوونی خەباتی چینی کارگەر و ئەمانەیە نەتیجەکەی بوو بەوەی کەوا ڕوتێک بەسەر جوڵانەوەی کارگەری ئازاڵ بوو کە ڕوتێکی ڕیفۆرمیست بوو و ئەم ڕوتە ڕیفۆرمیستە بە عەمەلی توانی یەشێک بوو لە پاڵ پشتەکانی جەنگی جیهانی یەکەم. ئەگەر ئەم ڕوتە ڕیفۆرمیستە یعنی گەورەترین زەربە بەڕاستی لە تاریخی جوڵانەوەی کارگەریان لە ئێمە کەوتووە، ئەوە نیە زۆر کەس باسێکا شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوتووەوانە. شۆڕشی ئۆکتۆبەر بەسەر نەکەوتنەکەشیەوە بەوەی کە نەشیتوانی سۆشیالیزم میلانکاوانە گەلێک دەستکەوتی هێنا، بەڵام نوشستی ئەساسی و گەورەی جوڵانەوەی ئێمە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20ەوە دەست پێکات تاگاتە 1940 کە سۆشیال دیموکراسی ئەڵمانیا چێتە پشت دەوڵەتی ئەڵمانیا بۆ شەڕی جیهانی یەکەم. ئەگەرنا ئەو شەڕە ڕووی نەئەدا و ئەو شەڕە نەئەبوو بەهۆی ئەو وێرانکاریەوە جوڵانەوەی کارگەری زۆر بە ئاسانتری توانی بەرەو سەرکەوتن بگا. ئێمە نەمانتوانی ئەو مۆدێل لە حیزبە کارگەریە جەماوەری کە تۆ ئێستا دووبارە من زۆر جار باوەش بڵێم ینی سەراحەت بڵێم کە من هەندێک جار هەست بە نۆستالژیاکەم لە تۆی هەستەکەم تۆ تێ بگەڕێینەوە بۆ دواوە بۆ ڕۆژگارە و جۆرێک ڕۆمانسیە دەبینمەوە لەمەیە، جۆرێک ئەوەی کە کارگەر مەسەلەن خەباتی ناوخۆی و ئەمانە و تێکە و ینی منافەسەکانی ناوخۆیەک و بۆ ژوازینە لەبەرەوە توانێ تەنها یەک حیزبی هەبێت و ئەمانە بە جۆرێک لە بیربردنەوەی ئەوەیە کە جوڵانەوەی کارگەری ڕوتی جۆر بە جۆری تایە و ناکری ئەمانە پێکەوە هەڵکەنوانە. بە هەر حاڵ ئەو مۆدێلە کە تۆ باسێکی نەیتوانی بەربەمە بگرێت کە ئێمە تووشی ئەم نوشستیە گەورەیە ببین کە بە نظری من گەورەترین نوشستی جوڵانەوەی ئێمە لە جەنگی جیهانی یەکەما دەست پێکە، ئەمە لەوێ تووشی ئەو شکستە گەورەیە بووین، گەرنایە سەر لەوانە بوو دنیا جۆرێکی تر بێ. ئەمە یەک. ئەمە دووەم خاڵ. سێم خاڵ کەمە بە نظری من مهمە ئەوژەوەیە ینی چۆن ئێمە باز لە حیزبیەتی چینی کارگەر بکەینەوە یەک حیزب، ینی خودی خۆت کە باسەکەی کە ریفۆرمیزم بۆ ئەندازێ زاڵ بۆمانام ریفۆرمیزمە ئەبێ لی جابیتەوە، ئەبێ لێ جابیتەوە خۆتی لێ جاکەیتەوە و بڵێ من لەگەڵم ریفۆرمیزەیە کار ناکەم. چۆن توانی لە یەک حیزبی کارگەریابی لەگەڵ بارێکی ریفۆرمیزی کە خەریکە بۆ بۆژوازی دەفرۆشێ، خۆ ناتوانانی لەگەڵ یا لێ حیزب بمێنیتەوە و حیزبی چینی کارگەر حیزبی کرێکاران لە هەلومەرجە بە بڕوای من ناتوانێت تعبیرێکی دروست بێ لەو حیزبێتی کە ئێمە ئەمانوێ. من دووبارە سەرنجیش بۆ ئەوە ڕائکێشم کە
مارکس کاتی خۆی ئەنارکیستەکانی لە ئەنتەرناسیۆنال دەرکرد، یاخود بە بڕیاری مارکس بە پێشنیاری مارکس دەرکران، لە حاڵێکە ئەنارکیستەکان ئێستا لە لای تۆ بێنەوە ببن بە بەشێک لە حیزبی کارگەران. یعنی من وازانم کە لە ئەنارکیستەکان لە هەموو شۆشێک و ڕاپەڕینەکەوانەیە لەگەڵ ئێمە هاوکاری ئێمە بوون و پشتوپەنای یەکتر بووین و بێکەوە کارمان کردو ئەوانە، بەڵام ئەو یەک حیزبمان هەبەیە نە ئەوە قبوڵەکەن جالەوان هەر حیزب قبوڵ ناکەنەوەوانە نایەنەوێ وانە ئێمەش بۆمان مناسیبەکە ریزی سۆشیالیستەکان و کۆمونیستەکان لەگەڵ ریزی ئەنارکیستەکانە بەو جۆرە تێکەڵ بێت. بە بڕایمە من منهەجێت و تێڕوانینی ئێمە بۆ خەباتی چیناتی و بۆ ئەندی خەباتی چیناتی لەوان زۆر جیاوازە و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان پێویستیان بە حیزبی خۆیان هەیە. من بەمە یەکتر اکتیفاکەم ئەزانم کە تۆ وەڵامت هەیە حتمما بە وەڵامەکانی تۆم بە شک و تایی دێنی. فەرموو. سپاس. یەکەم ئەوەی کە مانیفێست ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە ئەگەر سەیری مارکس کە باسی حیزبی کۆمونیستەکە کە گروپێک بوون، یعنی ئەمە دواتر بۆیە ضرورەتی پێکێنانی ئەنتەرناسیۆنالە بێت لەبەرەوەی کە ئەمە گروپێک بۆ لەو کۆمەڵە گروپانەی کە لەو کاتا هەبووەوە مانیفێستەکە ڕاستە بۆ ئەوە نووسرا بۆ گروپە لە هەفتەیەکە لە مانچستەر مارکس و ئەنگڵز نووسیان بۆ ئەو گروپە، یعنی ئەمە زۆر هینەکەی نییە تەفسیریەوە ناکا بۆ مانیفێستەکە ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە. لە کاتێکا کە لە مانیفێستیش حتا باسی ئەوە ناکا کە ئابێ ئێمە حیزب بەس بۆ کۆمونیستەکان دروستکەین و وتم ئەمە دەورەیەکی گروپیەکان بووە. دەورەی ئەنتەرناسیۆنال کە من وەکو نموزەجێکێ ناومەتەوە لەوەی کە چۆن یەکێک لەو بنەمایانەیە کە چینی کرێکار کاتێک کە یەتە مەیدانی سیاسی و ڕوبەڕووبوونەوە و بە تایبەت لە دوای کۆمۆنەیە ئەم شتە هەستپێکا کە پێویستەکە کولی یعنی بنەماکان بنەمایەکی ئەوە نییە کە بڵێ بە تەنها کۆمونیستەکان کۆکەینەوە و ڕزگاری چینی کرێکار لە دەستی کۆمونیستەکانایە و بۆیە ئێمە پێویستەکە حیزبی کۆمونیستەکان دروستکەینەوەوانە ئەو بنەمایانەی کە بە سێ-چوار خاڵ بۆم خوێنیتەوە لە ئەوڵەوە باسمان کرد هەمووی باس لەواکە کە ئەم چینە خۆی توانێت خۆی ڕزگارکە، ئەم چینە بێ سەرجەم مەیدانەکانی خەباتی ئابووری و سیاسی یەکگرت و بکە، ئەم چینە ئەبێ بڕوا دەسەڵاتی سیاسی بگرێ، ئەم چینە ئەبێ ڕوبەڕووی بۆرژوازی بێتەوە لە هەموو بوارەکانە. کەواتە کاتێک کە ئەمە سەیرەکەین ئەمە تەسویرێکە، ئەمە بنەمایەکە بۆ کۆمەلگای ئایندە، بۆ یەکاڵێ کە ئەم چینە دەسەڵات بەدەسەوەکرێ و کۆمەلگا ئەگۆڕێ لە ڕێگەی ئەم وەسیلانەی خۆیەوە کۆمەلگایەکی ناچینایەتی دروستەکات و دەسەڵات بە دەست چینی کرێکارەوە بێ دیکتاتۆری پرۆلیتاریەوە ئەمانەیەتە پێشەوە. ئەمە مەفهومێک ئەم مەفهومەی کە باز لە چینێکەکە کە پراتیکی سیاسی ئەم چینە ئەتوانێت ئەم کۆمەلگای ئاڵوگۆڕ پێبێنێ و هیچ ڕێگریەک نییە لە بەردەمی ئەوەی کە ئەگەر بیر و بۆچوونی جیاجیا لە ناو ئەم چینە هەبێ ئەم چینە بتوانێت یەکگرتوو ببێت و بڕاتە پێشەوە. نمونەی ئەنتەرناسیۆنالی دوم بۆیە نایتەوە کە چۆن ئەنگڵز هەوڵی یاوە لەگەڵ فابیەکان و لەگەڵ ئیمکانگەراکان سەرەڕای جیاوازە فکریەکان یان مارکسڵێ دەرزانێ بەرنامە گرنگ نییە گرنگێک هەنگاوی عملی ئێمە ئەم چینە کۆکەینەوە ببینە پێشەوە. ئەمە بەشێک لە مەفهومی ئێمەیە بۆ کۆمەلگای ئایندە. بەڵێ من قسەکەم لێرایە کە حیزب کاتێک کە تۆ سەیرەکەی ئەمە ڕۆحی کۆمەلگای ئایندەکەتە بە نەوعێک ئێستا چینی کرێکار ئاماداکەی کە من دواتر لە تەجروبەی سۆڤێت زیاتر یەینە سەر ئەمەکە چۆن ئەمە دەرەکەوێت حتا لەمەی سۆشیال دیموکراتیە. ئەم چینە ئەوێت لە پراتیکی سەرجەم هێزەکەی خۆیان بتوانێت ئامادە بێ بۆی کە کۆمەلگایەکی تر دروستکە. بەشێک لەم چینە ناتوانێت ئەم کارە بکە، شۆڕشکە، ناتوانێت ئەم ئاڵوگۆڕە دروستکە. ئەم بەشانە هەموویە بێ لە ناو خودی چینەکە هەوڵ بن کە بتوانن ئەم چینە بێنە ئەم ئاستە لە ئامادەی و ڕێکخراوبوون و پێکەوە کارکردن تا بتوانێت ئەم ئاڵوگۆڕە دروستکە. ئەمە نمونەی دەسەڵاتی ئایندەیە کەس بینێ تۆ دەسەڵاتت گرت ناچی حیزبی دەسەڵاتەکەی خۆت دابمەزرێنی، ئەچی دەسەڵاتی دامەزرێنی کە کولی ئەم چینەتە بەشدارە و نخبەیەک یا بەشدار نییە، دیکتاتۆریەتێکی حیزبی دروست ناکەی، تەبەقەیەک یا بەشدارە. ئەمانە ڕاستە لە سەرەتایە بۆ لە ئەنتەرناسیۆناڵە، ڕاستە لە تەجروبەکانە وردە هاتوین ئەمەمان تاقی کردوێتەوە کە بۆ نمونە چۆن
لە ناو چینی کرێکارە لە ناو ئەم خەباتەی کێکەی لە ناو کرێکاران خۆیانان ڕیفۆرمیزم دروستە بێ خۆ مەسەلەکە ئەوە نییە لە دەرەوە بەس تەسیرت لێ بکە ئەوە بۆرژوازی هاتوۆتە ناوتەوە یان وردە بۆرژوازی هاتوۆتە ناوتەوە کاتێک کە پەتای ڕەڤیژنیزم هەموو سۆشیال دموکراتی ئەوروپا ئەگرێتەوە پانەکۆک یەکێک لەو کەسانەیە کە تەحلیلێکی علمیەکە کە لینینە هێنێتەوە لە کتێبەکە ئەڵام تەحلیل لە علمیە دروستە کە ئەم چینە مەسەلەوە نییە لە دەرەوە تۆ تەسیرت تێکردو یان وردە بۆرژوازی هاتووە یان مەجموعەیەک گروپی تر هاتوون تەسیریان لێکردووە بۆ بە ڕەفۆرمیزیان بۆ بە ڕڤیژنیزیانەوانە ئەم ئاستە لە پراتیکی ئەم چینە لە تێگەیشتنی ئەم چینە لە ئاستی گەشەکردنی لە ناو سیستمی سەرمایه‌داریە تا ئەم ڕادەیە گەیشتووە وا لە دەسەڵاتەکە وا لە حیزبەکە وا لە سۆشیالیزمەکە کە سۆشیالیزم ئەتوانێت لە ڕێگەی پەرلەمانەوە بەدەستبێنی نەگەر ئەکسەریەتمانێنا لە پەرلەمان ئەمە گۆڕانەکە بوو کە لە سۆشیال دیموکراتیا هات سۆشیالیزمێکە پێشتر وەکو مەبدە باسمانەکرە بێت لە کۆمونەوە بەدەستی بێنی نەبێ بڕۆین دەسەڵات بگرین ئاڵوگۆڕ بکەین لە ناو خودی چینی کرێکارە سۆشیال دیموکراتی حیزبێکی کرێکاری بوو کە گۆڕا سۆشیال دیموکراتی لە نەتیجەی ئەم تەسویرە ئەم مۆدێلە کە سۆشیالیزمی دەوڵەتی ئەتوانێت دروست بێەوە ئەتوانێت کۆمەلگای دروستکەی لە بەدەستی دەوڵات بەدەستی پەرلەمان کە ئەم چینە بەزگارکە ببخشە من فرسەتی بێدەمە گە قسێک ماوە تەواوی کە بەس مەبەستمەوە ئاگاداری کاتەکە بین لەبەروی بەشی دووەمیش لەم بەشەیە یعنی فەقەی دووەم لەم بەشەیە تەوری دووەم سەبارەت بە هەمان بابەتە کە لە تەجروبەی بەشەفەکانە ئەگە شتێکت ماوە لەسەر ئەم بەشە قسە بکەوە لە دقەیەکە تاکو بچینە سەر بەشەکەی تر بۆی کە وەختمان بەش بکە فەرموو من ئەڵێم سەیری هەموو هەوڵانە بکە کە مارکس لەگەڵ گروپە جۆراوجۆرەکانە لە پرۆدنیەکان بلانکیەکان هەنارکیەکان لە هەموو یانیاوێتی کە توانێت ئەمە یەک گرێ بۆ بڕاتە پێشەوە ڕاستە لە دەورەیەکە کێشمەکێشی لەگەڵ ئەنارکیەکان بۆ داوای دەرچوونیان کردووە لەوانەیە ئێستا بیخوێنیتەوە نەوەیەکی تر بیخوێنیتەوە پراتیکی ئەو دەورەی شەرت نییە هەموو شتێکە مارکس کردوێتی دروست بوو بێ شەرت نییە هەموو شتێکە قسە لەسەر ئەفکارەکانە لەسەر ئەو میتۆدەیەکە هێناومانە لەسەر ئەو تەجروبە مێژویە کە بڕیومانە لە نەتیجەی ئاڵوگۆڕی ئێمە لەگەڵ کۆمەلگایە بە بەعزێک شتەگەین کە ڕاستە بە بەعزێکی کە نادروستە ئەم تەسویرەی سۆشیال دیموکراتیکی هێنایی کە ئێمە بێت دیموکراسی تەقدیسکەین و لەم چوارچێوە بمێنینەوە و دەست نەبین بۆ دەسەڵات لە نەتیجەی ئەزمەی بۆرژوازی لە 1970 لە 1970 لە شەڕی جیهانیا لەما دەرەکەوێت کە ئەمە ئەم سۆشیال دیموکراتیە بە کەڵکی چینی کرێکار نایە بە کەڵکی چوونە پێشەوەی شۆڕژ نایە لێرایە کە باس لە نمونونەکانەکەین کە یەتە دەرەوە لە نەتیجەی ئەمایەکە بۆ نمونە سۆشیال دیموکراتی شەقە بێ ئەبێ بە دوو بەشەوە ئەم ئاڵگۆڕانەی بەسەرایە ئەمە تەجروبە نیشانیە کە سۆشیال دیموکراتی ناتوانێت چینی کرێکار ڕزگارکە لە